من جێگر سەباح موزیسیان ئارنجمنت پێم باشە هەر هەمومان پێکەوە پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بین بۆ سەلامەتی ناڵەکانمان بۆ سەلامەتی خێزانەکانمان بتوانین بەیەک هەڵوێست پێکەوە پابەندی ڕێنمایەکان بین لە ماڵەوە نەچینە دەرەوە بتوانین ڤایرۆسی کۆڕۆنا لەناو ببەین بتوانین کۆڤید-19 لەناو ببەین ئەو نەناوبردنی ڤایرۆسەش ئەبێ پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان بین. زۆر سپاس بۆ هەموو لایەک. ئەم کاتتان باش ئازانم من دڵسۆز زەنگەنە چانەکەوە ئێمەی هاوڵاتی گەورەترین چێککە بەدەستێت لە دژی کۆڕۆنا مانەوەی لە ماڵەوەیە کەواتە ئێمە ئەبێ پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بین و هەروەها پابەندی ڕێنمایەکانی هێزانیەکان بین بۆ ئەوەی ئێمە بتوانین پاڵپشتێک بین بۆ تەندروستی و بۆ هێزانیەکان بمێنێرەوە لە ماڵەوە. هەر کاتێک تۆکە لە ماڵەوە بووی ئەتوانی کۆڕۆنا لە گۆڕنەی و تەشەنە نەکات. حکوومەتەمە پێکاوێت تازەی داوێت دا محەممەد پارێزێت پێویستە ئەمجیخوا پارێزن و پابند بن پرێنماین حکوومەتاخوا و ڕێنماین تەندروستی و ساخلێمیە داک و ئەم خوا و عەزیزیت خوا پارێزن.